ئەم پرۆژەیە چەندی تێچووە بۆ ماوەی چەند تەواو بوو؟ پێشەکی بەخێر هاتنتان دەکەم پرۆژەی پردیپەڕینەوەی پیادەی بەردەم بەشە ناوخۆیی شەهید شەوکەت بێگومان لەسەر فەرمانی ڕێزدار جەنابی سەرۆک وەزیران پرۆژەکە جێبەجێکرا کوژمەی پرۆژەکە تقریباً بە نزیکەی خوارد 400 میلیۆن بوو 384 میلیۆن بوو لەسەر داهاتی هاتوچۆی هەولێر بوو ماوەی پرۆژەکە نزیکەی 6 مانگی خان تا چەند دەبێتەوە ئەوەی کە ڕێگیر بێت لە ڕووداوی هاتوچۆ بە تایبەت مەترسی بۆ سەر ژیانی خوێندکاران دروست نەکات؟ بەڵێ بێگومان شەقامی هەولێر و شەقامێکی سەرەکیە خێرایەکی 8 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا بۆ یاسەلامەت نییە کەوا پیادە هاتوچۆی پێوە بکاتن لەو شەقامە هەروەش بڕیاری دروستکردنی پردیپەڕینەوەماندا بێگومان دەورێکی زۆری دەبێتن لە پاراستنی سەلامەتی هاوڵاتیان و هەروەها کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ و کەمکردنەوەی جەنجاڵیش لەبەر ئەوەی پێش دروستکردنی ئەو پردەپەڕینەوە ئێمە بە مەبەستی کەمکردنەوەی خێرایی و سەلامەتی بۆ قوتابیان هەڵسابوون بەدانانی تاسە لەم شەقامە بێگومان تاسەکەش جەنجاڵیەکی زۆری دروست کردبوو لەم شەقامە بە خۆشحالیەوە لەگەر خستنە بەردەمی هاوڵاتیان ئەم پردەی کە تەواو بوو دەتوانن لە ئێستادا بەکاری بهێنن هەم ڕووداوی هاتوچۆ کەم دەبێتەوە و جەنجاڵی لە شەقامەکە نامێنێتن و قوتابیانش سەلامەتتر دەبن. ئەم جۆرە پرۆژانە پێتان وانییە لە هەندێک شوێنی تری هەولێر پێویستە لەو شوێنانەشدا دەندرێ یاخۆتان؟ بەڵێ بێگومان ئێمە پلانمان هەیە ساڵانە چەند شوێنێک دەستنیشان دەکرێت چەند شەقامێک دەستنیشان دەکرێتەوە خێراییەکان ڕێگە پێنادا پیادە لەم شەقامە بپەڕێتەوە بەرنامەمان هەیە ئینشاڵڵا لە داهاتوو لەو شەقامانێکەوە پێویست بێتن پرۆژەی هاوشێوە جێبەجێ دەکرێت.